ئەمڕۆ بە ئامادەبوونی لێپرساوی کۆمیتێ ڕێخستنی بەردەڕەش و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکخراوە دیموکراتیەکانی بەردەڕەش لە کۆمیتێ ڕێخستنی بەردەڕەش کرایەوە. سامر محەممەد ڕەشید بەرپرسی کۆمیتێ ڕێخستنی بەردەڕەشیش کردنەوەی ئەم ڕێکخراوە بە گرنگ وەسف دەکات. ئالیاتی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆکە نوێنەرایەتی ڕێکخراوە دیموکراتیەکانی بەردەڕەش کە هەستایە بە دابینکردنی شیرینیەک بەم بۆنەیەدا ئێمە وەکو کۆمیتێ ڕێخستنی بەردەڕەش کە لەم هەفتەیەدا کۆمەڵێک چالاکیمان ئەنجامدا و یەکێک لەو چالاکیانەی ئەمڕۆکە نوێنەرایەتی ڕێکخراوە دیموکراتیەکانی قەزای بەردەڕەش کە ستافێکی گەنجی خوێنشیرینی قەزاکەمان هاوکار بوون و هەماهەنگ بوون لەگەڵ کۆمیتەکەمان. بۆیە ئێمە ئەم یادە هەردەم بە بەرز و پیرۆز ڕادەگرین بەم بۆنەیەدا ئەم کێکەیە دەکەینە دیاری بۆ سەرجەم کەس و کاری سەربەرزی شەهیدان. مەهدی ساڵح بەرپرسی ڕێکخراوە دیموکراتیەکانی بەردەڕەشیش ڕادەگەیاند ئەوان بەبێ جیاوازی خزمەتی چین و توێژەکانی قەزای بەردەڕەش دەکەن. ئەمڕۆ زۆر خۆشحاڵین بە هاتنی هەڤال سامر محەممەد ڕەشید ئاغا لێپرسراوی کۆمیتێ ڕێخستنی بەردەڕەش. من وەکو لێپرسراوی ڕێکخراوە دیموکراتیەکانی بەردەڕەش بەڵێن بە سەرجەم چین و توێژەکانی قەزای بەردەڕەش دەدەین بەردەوام بین لە خزمەتکردنیان بەبێ جیاوازی. ئێمە وەکو ڕێکخراوە دیموکراتیەکانی بەردەڕەش خزمەت بە وڵاتیانی دەبەرەکەی خۆمان بکەین. لە هەفتە یادی 46 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆمیتێ ڕێخستنی بەردەڕەش ڕێکخراوە دیموکراتیەکان کرایەوە. ئامانزدەکردنەوەی ئەم ڕێکخراوەش خزمەتکردنی هاوڵاتیانی قەزای بەردەڕەشە بەبێ جیاوازی. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.